ڕێکخراوی سۆمای چاوان لە ئەڵەبجە هاوکاری 24 منداڵی بێباوکی کردو هاوکات لە ئانگێکدا یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کرایەوە و سرود و پەخشانە شەعر بۆ و سەروەرە خوێندرایەوە. هەرخۆم بە قوربان باوانم باڵای بێسایەدێ مەرخوا بزانێ باوانم چەند بەرزەن پایەدێ. ئێمە خۆشحاڵی خۆمان دەربڕی لەم ڕۆژەدا کە بتوانین ببینە شوێنکەوتەی ڕاست و ڕەوانی ئەو پێغەمبەرە نازدارە کە خوای گەورە فەرمێ وئین کنتم تحبون الله فاتبعونی یحببکم الله، کە ئێمە خۆشەویستی خۆمان و شوێنکەوتنی خۆمان بۆ ئەو پێغەمبەرە دەرببڕین بۆ ئەوەی ببینە خۆشەویستی خوا و خۆشەویستی خۆمان بۆ خوا دەرببڕین. ئامادەبوانی ئاهەنگەکە و خانەوادەی منداڵانی بێباوک ستایشی ڕێکخراوەکە دەکەن کە هەمیشە لە بیری منداڵانی بێباوک و نەداراندان و یارمەتیان پێشکەش دەکەن. سۆز و خۆشەویستی خۆشیان بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەنێرن. دەستخۆشیەکەین لە کەناڵەکەتان و بە قوربانی پێغەمبەریانە بم و کە لەم مانگە و لەم ڕۆژانی مانگا بووە لەدایک و خوا پاداشتی ئێوەش بێتەوە و خوا ئێمەش بخاتە بەر شفاعەتی پێغەمبەریان و لێمان خۆش بێت و خوا پاداشتان بێتەوە. ئەم کەناڵیشتانە کەناڵێکی زۆر باشە و کە چاوتان هاوە فەقیر و هەژار و پیرۆزبایم هەیە لەم مانگی مبارەکی محەممەد صلی الله عليه وسلم و وڵایی هەر سڵاوەدان لە دیاری پێغەمبەر صلی الله عليه وسلم و یارمەتی مسلمانان بدەین و هەتیوانان و ڕێکخراوی سۆمای چاوان ساڵانە بە چەندین قۆناغ و شێواز لە ڕێگەی خێرخوازانەوە هاوکاری پێشکەش بە منداڵانی بێباوکی سنوورەکە دەکات. ساڵانەش لە یادی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت ئاهەنگێک ساز دەکات و لە ڕێگەی سرود و وتاری مامۆستایانی ئاینی و پەخشانە شعر هەست و خۆشەویستی و شوێنکەوتنیان بۆ ڕێبازەکەی نیشان دەدەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.